زنجیرەکەمان لە کافێک و دەست پێ دەکات کە لەوێدا کۆمەڵە گەنجێک دەبینین بەدیار ڤیدیۆی سەرۆک جۆن سەرۆکی دەستی ڕاستنیوی دانیشتوون کە جۆن دەڵێت خەڵکی شتێکیان دێتە بەردەم کە ئەویش فریشتەیە وام فریشتەیەش کات و شوێنی مردنیان پێ دەڵێ وارووا پێیان دەڵێت کە شوێنیان دۆزەخە وام پرۆسەیەش لە ڕێگەی بوونەوەیش نامۆ ڕوودات کە ئیشیان ئەوەیە خەڵکی بنێرن بۆ دۆزەخ و سەرۆک جۆن ڤیدیۆی کەسانێکی تر بڵاو دەخاتەوە کە لە وڵاتانی تر بەسەریان هاتووە و هەموو ئەو شتانە کە دەڵێت کۆمەڵێک کەس باوەڕ پێ دەکەن و کۆمەڵێکیش باوەڕ پێ ناکەن. لەم کاتانەشدا کەسێک لە ناو کافێکە دانیشتبوو بەتەنها کە ترس و دوودڵی لەسەر ڕوخساری نیشتبوو و بە بەردەوامی سەری سەعاتەکەی دەکرد و چاوەڕێی دەکرد شتێکی بەسەر بێت. ئەو کاتەی سەعاتەکە دەبێتە 1:20 خولەک بوونەوەرە نامۆکان بەدیار دەکەون هەموو شتەکانی پێشیان دەشکێنن لە پێناو ئەو پیاوە کە بیکوژن و بینێرن بۆ دۆزەخ. پیاوەکە هەوڵدات ڕابکاتن بەڵام دەیگرین و زۆر خراپی لێ دەدەن. دواتر بە ئاگرێکی مەزن دەیسوێنن ڕوحەکەش لەگەڵ خۆیان دەبن بەرەو دۆزەخ. بەم جۆرەش پیاوە تاوانبارەکە دەبێت بە خەڵووس. ئەو خەڵکەی لەوێ بوون هەندێکیان تاسا بوون و هەندێکیشیان ڕووداوەکەیان تەسویر دەکرد. دوای ئەوەش پۆلیس دەست دەکات بە لێکۆڵینەوە. نازنامەی پیاوەکە لە ڕێگەی ژمارەی سیارەکەیەوە دەدۆزنەوە. ئەو کەسەش ناوی جۆ بوو. پۆلیسەکانیش دەستیان کرد بە لێکۆڵینەوە تاوەکو ئەنجامی پشکنینی توێکاری دەرەچێ. دوای ئەوەش لێکۆلەر چیۆنگ دەبینین کە سەرۆکی پۆلیسەکان دیاری دەکات تاوەکو یارمەتی لێکۆلەر ئی بدات لە لێکۆڵینەوەکەدا و تاوەکو بزانن بابەتی ئەم دەستە ڕاستنوێیە چییە. لەو کاتانەدا لێکۆلەر ئی بە دوای زەنەری لەسەر دەستەکەدا کۆ دەکاتەوە. ڕێکخراوێکی ئاینی بوو. سەرۆک جۆن لە ساڵی 2012 دای مەزراند بوو بە ژمارەی ئەندامەکانیشی دیاریکراو نییە بەڵام هەندێک ئەندامی تونڕەویان هەیە کە لە دەستەکە دەرچوو بوون و دەستەی سەری تیریاندا مەزراندە بوو. وام دەستەیان زۆر تونڕەون چونکە ئەگەری هەیە هەموو کەسێک ئازار بدەن لە کاتی ئەنجامدانی هەر هەڵەیەک. لە قسەی ئەم دوو لێکۆلەرەش بۆمان دەردەکەوێ ئامانجی ڕاستی نوێی ئەوەیە ئەو شتانێک کە ڕوو دەدەن سزای خوددایە. کاتێک دوو لێکۆلەرەکە دەستنە کۆڕەکە کە سەرۆک جۆن قسەی تێدا دەکرد. جۆنیش ڤیدیۆی ئەو کەسانی نیشان دەدات کە هەمان شتێ بەسەر دەهاتە بوو. هەمووشیان تاوانێکی ئەنجامدا بوو. لەبەر ئەوەش خوددا لە ڕێگەی ئەم بوونەوەرانە سزایان دەدات و ڕوحەکانیشیان دەبن بۆ دۆزەخ. بەمەش زۆربەی خەڵک باوەڕیان پێ کردو و دەیانوت قسەکانی جۆن ڕاستەوە شوێنی کەوتوبوون بەبێ بیرکردنەوە چونکە زۆر موقیفیشی هەبوو کە تێیدا خەڵکی ڕزگار کردووە. بەڵام میدیاکان حەقی خۆیان پێ نەدابوو. سەرەڕای ئەوەش خەڵکێکی زۆر دوای کەوتبوو. کاتێک جۆن کۆڕەکە تاوا دەکاتن لێکۆلەرەکان دەستنە بۆ لای بۆ ئەوەی باسی باوەتەکەی لەگەڵدا بکەن و دەڵێت ئەوەی ڕوویداوە کەیسێکی کوشتنە و جۆن بە سەرسامیەوە دەڵێت هێشتا دەڵێن ئەمە ڕووداوی تاوانی کوشتنە و کاری مرۆڤە و هاتوون لێکۆڵینەوە لە کار بکەن کە ویستی خوددایە. لەو کاتانەدا لێکۆلەر چیۆنگ بۆ یەردەکەوێت کە کچەکەشی لەم دەستەیە ئەندامە و کاتێک باوکی دەمێنێت یەکسەر دەدەستێتە ماڵەوە. جۆن ئەو کاتێک کە تەمەنی 20 ساڵان بووە ویستویەتی خۆی بکوژێ بەڵام نەویستووە کە خەڵک بە مردووی بیبینن. بەڵام بڕیار دەدات بچێت بۆ تبت کە لە چۆڵوانیە خۆی بکوژێ. بەڵام لەوێدا بۆ یەکەم جار سزادەرانی دۆزەخ دەبینێ و سەرسامیان دەبێت بۆیە بڕیار دەدات بە دوای شتەکان بگەڕێت و لە خۆکوشتنەکەشی پەشیمان دەبێتەوە. و لێکۆلەر ئی پرسیاری ئەوە لە جۆن دەکات کە ئایا هیچ پەیوەندیەک لەنێوان ڕاستی نوێ سەری تیر هەیە. سەرۆک جۆنیش دەڵێت هیچ پەیوەندیەکمان نییە ئەوان دەستەیەکی تونڕەون و بیری بۆچوونەکەمان بە هەڵە پەیڕەو دەکەن. بەڵام ئێمە تاکە ئامانجمان ئەوەیە خەڵکی بەڕاستی بژێت بەبێ ئەوەی تاوان ئەنجام بدات. لەو کاتی سەرۆک جۆن کوشتنی خێزانەکەی لە یاد لێکۆلەر چیۆنگ دێنێتەوە کە چۆن هاوسەرەکەیان کوشتووە و زانویانە کە بکوشەکە لەژێر کاریگەری کوحول بۆ سەرخۆش بووە و تاوانەکەی بە ئەنقەس لە قەڵەم درا و سزای تەنها 10 ساڵ لەسەر سپێنرا. دوای تەوابوونی سزاکەش ئازاد بوو. ئێستا بە سەربەستی دەژیت. سەرۆک جۆنیش بۆیە ئەمەی بەبیر هێناوە هەتاوەکو بزانی ئەو یاسای مرۆڤ دایناوە یاسایەکی ستەمکار و گونجاو نییە. لێکۆلەر چیۆنگ بە قسەکانی پەس دەبێ. بە هەر حاڵ دوای ئەو شەوەش لێکۆلەر چیۆنگ دەگەڕێتەوە ماڵەوە بە کچەکەی دەڵێ بۆچی چوویتە ئەناویان. دەڵێ مەترسا تەنها 2 جار چوومە ئەویش لەبەر فزولیەت بوو و ئەندامیشیان نیم. دوای ئەوە بلیاردچویاپی سەرۆکی سەری تیری تونڕەو دەبینین بەخشێکی ڕاستەخۆی کردوتەوە ڕای خۆشی بۆ ڕووداوەکان دەخستە ڕوو. هەروەها نازنامەی جۆنیی ئاشکرا کرد کە لەلایەن بوونەوەرە سەرەکان کوژرا بوو. هەروەها لە پەخشەکەشدا دژایەتی لە نووسەرێک دەکرد کە باسی ئەو دەستەی بەخراپی دەکرد. نووسەرەکە دەیوت ئەمانە یاری بە مێشی خەڵک دەکەن و لە ئەنجامی ئەو قسانەی کە نووسەرەکە دەیکرد دواتر لە شوێنێک دەستیان کرد بە ئەشکەنجەزانی
دوای ئەوە نووسەرەکە دەچێت لای پارێزەرمی کە سەر بە کۆمپانیای سۆدۆبەیە تاوەکو بزانێ ئەو کەسانەیان گرتووە کەوا لێکردنیا خودنا. پۆلیسەکانی هەندێک گومان لەکراویان گرتوبوو کە ئەوانی چەند منداڵێکی بێسەحەب بوون کە مێشکیانش پڕ بوو لە بیرۆکەی دەستی سەری تیر. لێکۆڵەر چیۆنگ هەندێک قسەی لەگەڵ پارێزەرمی و نووسەرەر کرد. وتی جەماعەتی دەستی سەرەتی جەماعەتێکی تونڕەون و دەکرێت شتی زۆر لە مەخراپتر و ناشرێتی بکەن. ئێستا دەچێن لای ئافرەتێک بەناوی پارک. دەبینین ئەو کاتانەی کە لە کار دەگەڕێتەوە بۆ ماڵەوە. منداڵەکانی ئاهەنگی لە دایکبوونیان بۆ ساز کردووە بەڵام خۆشەکان بەردەوام نابێت چونکە ئەم سەرزلێن بۆ بەدیار دەکەوێت کە لێرەدا بە فریشتە ناو دەبرێ. فریشتەکەش ناوی دایکیان دەهێنێەوە و پێی دەڵێت دوای 5 ڕۆژی تر کاتژمێر 3 عەسر دەمرێت بە شوێنێکی دۆزەخە. کوڕەکەشی هەموو شتەکانی تۆمار کردبوو. دواتر پارک دەچێتە بۆ کۆمپانیای سۆدۆبۆ بۆ پارێزەری و دەڵێ فریشتەکەش بۆی هاتووە و کاتی مردنی پێوت و دەڵێ سەرەتا چوون بۆ لای سەرۆک جۆن وتی دەمێت ڕووداوەکان پەخش بکەم لە بەرامبەریشدا پارێکی زۆرم پێدەدات کە ئەو بڕە پارەیە داهاتووی دوو منداڵەکان پێدابین دەکات. دوای ئەوەی کە دەمرم ئەوەی پارک داوای دەکرد لە پارێزەرکە ئەوە بوو کە پارەکەی لە سەرۆک جۆن ببن. دوای ئەوەی کە دەمرێت پارک سوور بوو لەسەر بڕیارەکەی و پارێزەرمی بە مەزبوری ڕازی دەبێت. لەو کاتانەش ئەنجامی توێکاری لاشەی جۆنیش دەدەسێت کە بوونەوە سیرەکان کردویان بە خەڵۆز بۆیان دەردەکەوێت ئەو مادەی کە لە خەڵۆزەکە هەبووە لەسەر زەوی بوونی نییە و مادەیەکی نوێی نەدۆزراوەیە. سەرۆکی لێکۆڵەرەکان لەم ئەنجامە تووڕە دەبێت. لەم کاتانەدا پارێزەرمی پەیوەندی بە لێکۆڵەر چۆنگ دەکات و دەیەوێت ئامادەی ڕێکەوتنەکەی پارک و جۆن بێت. بەڕاستی جۆن پارەکەی دەخاتە سەر حیسابی باقی پارک. دوای ئەوە جۆن پرسیاری باوکی منداڵەکانی لە پارک دەکات کە ئایا باوکی منداڵەکان نەکوێن. پارکیش دەڵێ باوکیان نییە و هەر بەتەنیا ئەژین و هەردوو منداڵەکەش باوکی جیان هەیە. پارێزەرمی تداخل دەکات دەڵێ بۆ گرنگی بۆ شتان دەدەیت و جۆنیش دەڵێ دەبێ بزانم هۆکاری بە هەلاکچوونی چییە و بزانم تاوانەکەی چ بووە. پارک وتی هەر تاوانێکم کردبی فەرقی نییە. ئەوەی لام گرینگە ئەوەیە داهاتووکی گەشت بۆ منداڵەکان دابین بکەم. سەبارەت بە منداڵەکانیش بە چۆنگ دەڵێت کە دەیانێرن بۆ کەنەدا و لەوێ کۆمەڵە کەسانێک پێشوازی لێ دەکەن وەوتی ئەو پەخشەی کە دەکرێت نابی نازنامەی دایک و منداڵەکەی بزانرێ. لەولایە پەخشەی دەستی سەری تیر دەست پێ دەکات و دەیەوێت نازنامەی ئافرەتەکە بزانێ و دەڵێت دەستەی ڕاستی نوێ زانیاریەکان دەشارنەوە. لەو کاتانەدا یەکێک کۆمنت دەکات و هەموو زانیاریەکانی دەربارەی پارک پێ دەڵێت و بێنەی پارک و منداڵەکانی لە کۆمنت دادەنێ و لەو کاتەدا ئەومان بەدۆ دەکەوێت کە لێکۆڵەرئی لایەنگری دەستەی سەری تیرە. ئینجا سەرۆکە باوەڕ بەم شتان ناکات و دەڵێت ئایا بۆچی دەڕواتە دۆزەخ و چه هەڵەیەکی ئەنجام داوە. دوو منداڵی هەیە باوکی یەکیان دیار نین. ئایا هەردووکیان کوشتووە تاوەکو هەردوو منداڵەکە بات؟ ئایا دەکرێت ئازای منداڵەکەیان بدات؟ بەپێی ئەو شتۆنەوەرەی لەسەر دەستی کوڕەکەی بێت. ئیتر هەمویان پارکیان ناسیوە و بەتاوانبار ناوی دەبن و هەمویان چاوەڕێی کاتی مردنی دەکەن لەبەر ئەوەی نازنامەی دایک و منداڵەکە ئاشکرا بووە. پارێزەرمی کاری گەشتی منداڵەکانی بە خێرایی ڕێخست پێش ئەوەی هیچ کەسێک بێت و ئازاریان بدەن چونکە تەواوی خەڵک مێشکیان پڕ ببوو لە تۆڵەکردنەوە لەو کەسانەی کە هەڵە دەکەن. میش منداڵەکان دەباتە ناو فڕۆکە بەبێ ئەوەی دایکیان ماڵ ئەویان لێ بکات. دایکیشیان لە دەرەوە چاوەڕی می دەکات تا دەگەڕێتەوە. پارێزەرەکە دەگەڕێتەوە دایکەکەی دڵنیا دەکاتەوە کە چۆنتە ناو فڕۆکە. لەو کاتانەدا کچەکەی چۆنگ مۆڵەت لە باوکی وەردەگرێت تاوەکو لە ماڵی هاوڕێکی کچەکەی بمێتەوە بە بیانووی خوێندن. بەڵام لە ڕاستیدا لەگەڵ جۆن بوو. جۆنیش بەڵێنی ئەوەی پێدا بوو کە تۆڵەی دایکی بکاتەوە لەو کەسێک کە دایک کوشت. بۆیەش ئەمە دەکەن چونکە دادگا سزای پێویستی سەدا نەسپاندبوو. ئیتر ئەچن بۆ لای بکوژی دایکی کچەکە کە دەبینین ژیانی ئاسایی خۆی بەسەر دەبات. کچەکەش دەڕوات کارەبایی لە ملی دەدات بۆ ئەیبورێنتەوە. کچەکە و جۆن کابرا ئەبەن بۆ شوێنێک و کابرا دەخنکێنن و کابرا دەخەنە ناو تەنورێک بۆ ئەو کاتە زان کە کابرا نەمردووە بۆیە بە زیندوی دەیسوتێنن. کچەکەش بەمە دڵی خۆش دەبێ وا دەزانێت حەق خۆی وەرگرتەوە. دواتر پۆلیس نازنامە و لاشەی کابرایان سوتێن دۆزیوە. چۆن گیژ لە ناوەکەوێ بۆ دەرەکەوێ ئەوەی سوتێنراوە هەمان ئەو کەسە بووە کە هاوسەرەکەی کوشتووە. دیسان سەرۆکی دەستەی سەری تیر دێنەر بەخشی ڕاستەخۆ بە باسی ئەو پیاوە دەکات کە دەڵێ کاتی خۆی پۆلیس سزای پێویستیان نەدابوو بەڵام لە کۆتاییدا گەیشت ئەو سزای کە شایانی بوو. بەوەش دووبارە بیر و باوەڕی خۆی لە بەردەم خەڵک جێگرتر دەکات. ئێستاش دەگەینە ئەو ڕۆژێک کە تێدا پێویستە پارک تێدا بمرێت بۆ چەندین کەناڵش ئامادە بوون پەخشی خۆیان دەکرد و هەر لەوێ چەند کەسانێکی VIP دێن بۆیەش هاتبوون کە سەیر ڕووداوەکە بکەن. هەروە پارێزەرمی لەوێ دەبێت و زەرفێکی بۆ دێت بەڵام کاتی نەبوو بیکاتەوە بۆیە هەڵی ئەگری. دوای ئەوەش پارک دێت و لەسەر کورسیکە دەدەنیشێت و چاوەڕێ ئەوەش دەکات ڕوبەڕووی چارنووسەکەی ببێتەوە. ئیتر کاتژمێر 3 دێت و بنۆرەکانیش دەردەکەون
بۆ دێن کەمێک ئەشکەنجەی پاڵک دەدەن. چۆنگیش جێت تەقە لە بنۆرەکان دەکات. بنۆرەکانیش بۆکسێک لە چۆنگ دەدەن و لەوەش خۆی دەچێت. ئینجا بەڕێگەی تایبەتەکەی خۆیان دەیسووتێن و ون دەبن. وا شتەی ڕوویدا هەموو لە پێشچاوی خەڵک بوو وە کەناڵەکانش پەخشیان دەکرد. ئیتر خەڵکی باوەڕیان کرد کە ئەم شتە لە دەسەڵاتی مرۆڤدا نییە. دوای ئەوەش کڕنۆژی بۆ دەبن. دواتر پێشکەشکارێک باسی جۆن دەکات و هەندێک ڤیدیۆی ئەوە نیشانەدات کە دەڵێ ئەو کەسەیەکی باشە، هەمیشە پێشبین و ڕۆداقیان کردبوو و یارمەتی خەڵکی داوە بۆ ئەوەی لەم سزایانە بە دوور بن. دواتر چاوپێکەوتنی لەگەڵ جۆن ئەکەن و ئەویش باسی مرۆڤەکانی دەکرد و دەیوت کە دەبێت تەوە بکەن تاوەکو ئەوان بەسەر نێت. پێشکەشکارەکە پێیوت تاوانی پارک چی بوو تاوای لێکرد بچێت دۆزەخ. ئەویش وتی کە نازانی. منداڵەکانیش تاکە شاید بوون. ئەوانش ڕایان کرد بۆ دەرەوەی کۆریا بە یارمەتی ئەفسەرێک و پارێزەرێک. جۆنیش داوای لە خەڵک و لایەنی پەیوەندیدا دەکات ڕێ و شوێنی پێویست بگەڕنە بەرامبەر ئەم دوو کەسە، چونکە بابەتەکە زۆر مەترسیدارە. لەو کاتانەدا لێکۆڵەر چۆنگ مەشغوڵی ئەوە دەبێت کە پەیوەندی بە کچەکەیەوە بکات، چونکە ماوەیەکی زۆرە پەیوەندی پێ دەکات وەڵامی نەداتەوە. لەو کاتانەدا سەیری بەرنامەکەی جۆنی دەکرد، ئەویش کە ئەمریکای بانقە سوڕان تاوەکو چاکەتەکەی کچی چۆنگ نیشانی چۆنگ بدات. دواتر وەک هەموو جارێک سەرۆکی دەستی سەری تیر دەکەوێت و هەندێک دیمەنی لە مردینە پارک دەهێنێ و دەڵێت خەڵک کڕنۆشی برد وەکو ڕێز دەکوت بۆ دادپەروەری و هەندێک خەڵکی بێ ئەمەک کڕنۆشیان بۆ نەبرد بۆ هیچ ڕێزێکیان نەنوان وەکو پارێزەرەکە و هاوکارەکەی و دەڵێت ئەمانەت هەر لە سەرەتاوە ڕێگرمان بوون و دژایەتی ئێمەیان کردووە. هەروەها گرتەی تاقیکردنەکەی چۆنگیش دەهێنێ و پیشێن خەڵکی دەدات و بەلای ئەمەش کفر بووە و دەڵێت نازانین تەخەل لەکێ ئەکا. بەهەرحاڵ میری لە جەماعەتی سەری تیر دەترسێ چونکە ئێستا بەهۆی ئەمانەوە هەموو کەس دەیاناسێتەوە و چاوەڕێی هەموو شتێکان لێ ئەکرێ. بۆیە ئەویش بە خێرایی خۆی کۆ دەکاتەوە و داکە پیرەکەی کە نەخۆشی ژێرپەنجەی هەیە لەگەڵ خۆی دەبات. کاتێک سەرقاڵی خۆ ئامادەکردنە ئەو زەرفە دەبینێت کە پێش مردنی پارک بۆی هاتبوو. بڕیاریدا بیکاتەوە بخوێنێتەوە کە زەرفەکە لە کەنیسەی ئایندەوە بۆی هاتبوو و وێنەی سەرۆک جۆن تێدا بوو کە لەلایەن قەشەچیم نوێدرا بوو کە ئاڵێ زانیاری جۆنم لایە. دەڵێ پێشی 20 ساڵ فریشتێکی بۆ هاتبوو کاتی مردنی بۆ دیاریکرا بوو. بۆیە می چوو بۆ کۆمپانیەکەی داکیشی لە گەراجەکە بەجێ هێشت. دەیویستە سەر بابەتەکەی قسە لەگەڵ هاوکارەکەی بکات و کاتێک چۆوە ژوورەوە بینی هەموو شتێک شوێنرا بوو، لەسەر دیوارەکانیش نووسرا و مردن بۆ ئەوانەی دژایەتی دادپەروەری و خراپیشیان لە هاوکارەکە درابوو و بە خێرایی چوو بۆ گەرات. واو کاتێک دەگات دەبینێت کۆمەڵە کەسێک لەدایکی دەدەن ئەمی دەچێت تاو کوڕزگاری بکات بەڵام خراپیشیان لەویشدا. بۆیە بە خێرایی دایکی دەبات بۆ نەخۆشخانە. لەولاوە لێکۆڵەر چۆنگ هێرش دەکاتە سەر ماڵی جۆن بۆ ئەوەی کچەکەی بباتەوە، چونکە دەزانین لەلای ئەوە بەڵام کەس لوژەرۆ نییە. کاتێک دێتە دەرەوە خەڵکی دەست دەکەن بە تێهەڵدانی چونکە پێیان وایە دژی دادپەروەریە. بۆیەش هاتووە بۆ ئێرە تاو هێرش واتە سەر ماڵی جۆنی پیاوچاک. کاتەدا جۆن پەیوەندی پێوە دەکات و دەڵێت مۆبایلەکە ڕۆ بکە خەڵکە و پێیان دەڵێت هێمن ببنەوە و دەیەوێت قسە لەگەڵدا بکات. بۆیە وازی لێ دەهێنین و دەست بە قسەکردین لەگەڵێ دەکات و دەست بەجێ پرسیاری کچەکەی لێ دەکات. جۆنیش دەڵێ ناونیشانکە بۆ دەنێرم تۆ جارە وەرە بۆ ئەوێ. لە نەخۆشخانەکەش داکی پارێزەرەکەمان دەمرێت و پارێزەرەکەش بە خەمباری و دەچێتە ئەو کەنیسەی کە زەرفەکەی لێ نێدرا بوو و ئەویش چاوی بە قەشەکە دەکەوێت و پێشی دەڵێت ئایا هیچ زانیارێک هەیە سەتاوانەکەی جۆن؟ قەشەکەش دەڵێت کە تۆماری دەنگی لایە کە جۆن دانی بەوە ناوە کە دەڵێ فریشتێکم بۆ هاتووە تا کاتی مردنەکەی بۆ ئاشکرا بکرێت لە دوای 20 ساڵی تر. ئەویش ئەو کاتە بوو کە چۆنگ چاوی بە جۆن دەکەوێت. جۆنیش دەڵێ شوێنی کچەکەت پێ ناڵێم تا گوێم بۆ ڕانەگری. جۆن دەڵێ پێشی 20 ساڵ لە ئەمان شوێندا فریشتەیەک پێیوتم کە ئەمری بە دیاریکراوی لە کاتژمێر 10:30 خولەکی ئەو شەو و دەڵێ سەرەتا باوەڕ نەکردەوە وای زانی خەڵ تاوەکو بینیەتی خەڵکی بەڕاستی وایان بەسەر دێت. ئەو قسانی بۆ لێکۆڵەر کرد هەمان ئەو قسانە بوو کە قەشە کردبووی. ئەو قسانەی بۆ لێکۆڵەر کرد هەمان ئەو قسانە بوو کە بۆ قەشەکەی کردبوو و پارێزەرەکەش لە هەمان کاتدا گوێی لە ڕیکۆردەکە بوو. میش داوای کۆپێکی لە ڕیکۆردەکە کرد. قەشەکەش دەسڕێتەوە دەڵێت جۆن چەند ڕۆژێک لەمەوە بەر لێرە بوو و عەرزێکی پێشش کردم کە ڕەت ناکرێتەوە. ئەویش ئەوە بوو کە ببمە سەرۆکی دەستەی ڕاستی نوێ دوای مردنی ئەو بەو شەرتەی ئەو قسانە بڵاو نەکەمەوە و بوو ئەوەش متمانەی بەدەست بهێنم پێیوتم کە تۆ بکوژم بەس مەترسە من لەم جۆرە کەسانە نیم بەڵام کە هەڵدێتە دەرەوە پڕ لە جەماعەتی سەری تیر و بۆی دێن و زۆر لێدەن. قەشەکەی میش دێت و دەڵێت من وەک سەرۆک جۆن نابم بەڵکو بەهێزتر دەبم. بۆیە زۆر ئەشکەنجەی دەدەن و بەجێ دەهێڵن و لە هەمان کاتدا جۆن بە چۆنگ دەڵێ 10 خولەک لە بەردەم مایە پاشان دەسمە دۆزەخ. چۆنگ پرسیاری دەکات کە تاوانی تۆ چی بووە؟
جۆنیش دەڵێ هیچ شتێک لە تەمەنم نە دزیم کردووە نە درۆم کردووە. لە تەمەنی منداڵیم وام دەزانی کە دایکم دێت و دەمباتەوە ئەگەر عاقڵ نەبم. لێرەدا ئەومان بەدۆ دەکەوێ کە دایکی لە مناڵیدا بەجێ هێشتووە وە خۆش لە خانەی بە دایک و باوکان گەورە بووە. جۆنیش لە قسەکردن بەردەوام دەبێت و دەڵێت من 10 ساڵە دەمەوێت بزانم بۆچی دەمرم و هۆکارەکەی ئەم دیاردە سەیرە چییە. چۆنگەیش پرسیاری کچەکەی دەکات. جۆنیش وتی کچەکەت وا لە ماڵەوەیە بەڵام دوو بژاردەت لە بەردەم هەیە. ئێستا بنەوەەکان دێن و دەمکوژن. ئەگەر بێت و ڤیدیۆ بگریت و بڵاوی بکەیتەوە ئەوە پۆلیسەکان دێن و کچەکە دەستگیر دەکەن بە تۆمەتی کوشتنی دژمنەکەدا. بەمەرجییان بەم شێوە بەردام دەبێت کە دەیبینی. و بژاردەی دووەم ئەوەیە کە بێدەنگ بی و لاشەکەم بشارێتەوە و ژیانی ئاسایی خۆت لەگە کچەکەت بەسەربەری کە بەم شێوەی من بۆتانم دیاری کردووە. ئیتر کاتژمێر دەبێتە 10 و 30 خولەک بنەوەرەکان دێن و دەیکوژن وە چیۆنگێت هیچ شتێک ڤیدیۆ ناکات و دەڕواتە ماڵەوە. دەبینی کچەکەی لە ماڵەوەیە. لەو کاتانەش پارێزەرمی کە وەزعەکەی زۆر خراپەوە و ڕەنگە مردبێ. دواتر دیمەنی هەندێک پێکەر دەبینین کە لەسەر شێوەی بنەوەرەکانە. بەو پیاوە لەناو سیارەکە دانیشتە بوو سەری دەسوڕمێ کە جەماعەتی ڕاستی نوێی ئەنجامیان داوە. وەڕوون و ئاشکرایە ئەو دیمەنانە دوای چەند ساڵێکە دوای ئەو ڕووداوانەی کە ڕوویان داوە.